ڕێژەی بەشداربوونی خانمان لە ناوەندی بڕیار لە میدیاکان زۆر کەمە تا ئێستا. دامەزراوەیەک هەر دامەزراوەیەکی ڕاگەیاندن بی گوێی بە بەڵانسی جەندەری نەداوە. بەڕێوەبەرایەتیەک یاخود هەر ئاستێکی باڵا لە ناوەندەکانی میدیا من هیچ خانمێکم تێدا بەدی نەکردوێت تێدا بیت بڕیار بەدەست بی لە میدیاکان. هەروەها بەڵانسی جەندەری نەتەنیا لە نوێنەرایەتی بەڵکو حتا لە ماف و موچەش نەبووە. بەو هیوایان ڕێکخراوەکەتان وەرچەرخانێک بێت بۆ ئەوەی ژنانی پەیامنێر میدیاکار ڕۆلی خۆیان پێ بدرێت و لە مەودووە مافەکانیان پێشێل نەکرێت. ئێمەش لە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لایەنەکانی تر بە خۆشحاڵیەوە پشتیوانتانین، هاوکارتانین بۆ ئەم مەبەستە. بەڕێزان، بەڕاگرتنی باڵانسی جەندەری هەندێک لە دەستگا میدیاکانی جیهانی بەلای کەمەوە ڕێژەی 25% بۆ پەیامنێری کچداناوە. پێویستە لێرەش پەیرەوێک ڕێگا چارەسەرێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی کارکردن لەسەر ئەوە ڕەگەزمەینەکان لە دام و دەستگا و ڕاگەیاندنەکان و میدیاکان باڵانسیان هەبێ و بە تایبەت لە شوێنی بڕیارداندا. هەروەها گەشەپێدانی تواناکانیان و کردنەوەی خولی ڕاهێنان، ئەوەی بەڕێزان پێشتر باسییان کرد ئایا پەیامنێران ئەتوانن ئەرکی خۆیان جێبەجێکەن. پەیامنێران پێویستیان بە وشارکردنەوە و ڕاهێنان هەیە و هەروەها بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئەکادمیان و هونەریان تا لە ئاستی میدیاکانی جیهاندا بن. هەروەها هەردوو یاساکە بەڕێزان باسی یاسایان کرد، هەردوو یاسایەکی عراقی و هەڵئی کوردستانیش هەردووکیان پێویستیان بە هەموارکردنەوە هەیە، پێویستیان بەوە هەیە جارێکی تر لەگەڵ ئەمڕۆدا بگونجێت، لەگەر ئەو پێشکەوتنانەی لەسەر ئاستی سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکانەوە بێتن، پێویستە یاساکان هەموار بکرێتەوە.